جبوانو غريب كان برضو داري باني بوانو غريب كان برضو داري باني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني كولا قالين هنير وتكياب تختو فتريدر شيان وسرهوياب هشمز هويا اوه هم ساليان نجيب ششميدر جنين وعريان جان ونسنار هرسين بساران نير وسرز قواد وفايقلان سورة فيت فين دجنو باولنغان قلاي شيران وبيني هلوخان ایدیم دی وزنا و جولان دی مکان سروما و چنی دگای فقیکان دل مرز و زوم اسپرز ماوا دشت قلبی چول جرگ مشکاوا دگاو عالما و جونی هواری مسکن و مواخر و رواری دل مکانکی پنجرنینم شمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕووبە هەوارە بووک و مارانی جەڕێکۆت و حۆڵەتە 26 ژوەن و ساڵ 1970 جەشار و ڤیێنی پایتەخت و وڵات و ئۆتریشی گلێرەبیەی چەندین وڵاتە پەی هەمڤیری نێنەتەوەی گژیەی چەنی دیاردێ و بەنام و توشبیە و ئاعتیادی و قاچاق و مادەی هۆشبەری یان هەمان مەوادی مخدری بەم بەبەست و جمەی سیاسی نەتەوەکۆ جیهانی چەنی دیاردەیان نەوێرانکەرەیە کەوت ڕا ڕۆ شش و کۆپەڕ و هەر ساڵێوی کریان بەڕۆ جیهانی بەرەنگاربیەوەی گژیەی مبارزە و مدرێڤراور و ئی پەیدە شومو سلام شولنو هاردي سلام شولن من رشطور رستيني لباني رستيني من تازم بوتو قد خميبر على ميزاني على ميزاني هاردي على ميزاني أنا تجلي بنا رزايد بنا رزايد قرآن شني بوصاز منظري بمن يصلي من يصل بمن يصل هاردي منظري بمن يصلي يا روجني بنا رزايد بنا رزايد بس هقارو بو خميبار قرآني نقضي قرآني نقضي هاردي قرآني نقضي هاوه مكان ومكان مدينة ومكان مدينة من هوالي آيا ليلة تزيني شيني تزيني شيني هاردي تزيني شيني هلوالاتي پاتوز نگرانه پاتوز نگینانه
بلا من حرابه يا خوا بزويراني بوني بابيران بوني هاردي بابيراني بوني هلوالاتي توزي نشيني توزي نشيني مكرو قبل اللي ما لينا روز من يويني روز من يويني روز من يويني امشو هر خمن حاول كمين دا هر دردن لون وروي زمين دا دل نگردلو لبي پرداو خين دماغم نگيج بي دماغ خين ساو دروش وعشق مولاوي درويشن ويا هوي وصوص رياو زد كيشن هر پاو سمبو زليلي دخيل چين زياوتر ماوزم وزليل پيديق درون جوش كول وكف تسكين النمك كزي كفو دف باو بيو وش صوزي صلاكل لري نواوي ترز شيرين أداكل بونا إيروا ودا إيروا بونا إيروا بودا إيروا خاص بنير هستيم وآو يروا بل امشو خمان شيو ناوني كلب تاو سحر چونبو گردش فلک تاو سحر چونبو گردش فلک ڕۆ جەهانی بەرەنگار بوونەوە مادە هۆشبەرەکەش پیرۆزبایی جەشنمش مەکەڕونەوە تەمام بە تایبەتی تەمام لاوەکە و هۆرامانی و کوردستانی ئاتیاد بەگشتی ینی ناممکن کردە و ئێرادە و ژیانی ئاتیاد ینی قیمەت و بەهایە فرەدای پێی ژیان یەکەمی ئاتیاد ینی جەخزمەتە و وەسوەسە و هەوا و نەفسی نابیێ ئاتیاد ینی جەخزمەتە و خودخاهینە ینی من و غرور ئاتیاد ینی وابەستگی و زۆر و بە عوامڵ و مەواردیە کە تکرار و دووپاتکردنەوەی شاجە ڕوانگە و دیدگا و معتادیوە یا کەسی توش بیەوە زەروری و پێویستن ینی بەردەوامبیە جە مەسرف و کێشا و مادە هۆشبەرەکە و معتاد یا کەسی توش بوو یا گیرودەبیەی کەسیان کە پێ بەراوردەکردە و ئان نیازیشە مەشۆ جە مادە هۆشبەرەکە و مەوادە مخەدەری جە فەواسڵی مشخص و دیاریکراوینە جە ڕوانگە و ویش و استفادە کردن و کەڵکێر ئەگەر بتام گەرەکمە مویژوو سەرهەڵدانەوە مادە هۆشبەرەکە جە ئێرانە بەڕاستی کەلمی بەگشتی مەگەڵوە پێ دۆرە و سەفەوی و قاجاڕیەکە و چاوەختوە کە ئینگلیستان بە ئێران بە نوعی مستعمەرۆ ئینگلیستانی بێ پەرشت سانایی مادە هۆشبەرە و ئەپا جۆرە کە دیارن تقریبا مەتامی واش مێجە 35 إلى 40 ساڵی چۆڵ هەروە مادە هۆشبەر وردەوردە ڕۆژکە جە کوردستان و خەڵکە هۆرامانیشی جەویشوە گرت ینی ئەوەڵ جە مادەهایە بسۆ گردی یا تریاکە کە نامش چەنەمەوە یا هێرۆئین و مادە مخەدەر و تریاکی ئەوڵدە ئامی لێ خەڵکە هۆرامانی و بەداخەوە ئیسە فرش سەنن و ئەمادە محڕەکە خەتەرناکە سەنعەتیەکە بسۆ شیشە و کریستاڵی و کۆکائینی خەریکی هین مەکریە پەرە مەسانۆجە بێن و جوانەکە هۆرامانینە بە دڵنیایەوە ئاڕێکخراوە مەدەنیە کە ئەیسە فعالینێ بە تایبەتی جە شارەکە بازی شارەکە بسە و شار و مەریوانی هاتهایە ڕێکخراوەیی و مەدەنی زۆر فعالینێ حەبسە و نەهاد و ژیانەوەی خەریکە ناچەکەنە فعالیەتی بەرچاوین مەکەرو ئێمە مەبینمی کە جونبشە و جگەرە هینکردێ جە ئاوایەکانە ئەوایەکە و مەریوانە بەدەست و دایەکە هینبی دوکانێکی جگەرەکیش یەکسەر سوچنەی هەر چنگە ڕووی چیوەڵتەر حەجە پەنج و پوشپەڕی نەبێ جە شار و مەریوانە
بە یارمەتی نەهادە و ژیانەوەی دانیە مرۆڤدۆست کە 35 ساڵی قلیانگورەشیش بێن قلیانێکیش گرت سوشنە جەزرێبارێنە ئەی کارە ڕێکخراوەیە فرەمەکریاوە خۆشبەختانە ئا نەهادێ ئاهینێچە کە فعالێنێ جە هۆرامانەنە مەتاوە بە جۆری تەسیرگوزاری با وەفرەتەر فعالیەتکەرە. ئەمشەو هەمدی ساون دەروون پڕخەمن ئەساو سەیماتەم جەلاماون جەمن نەتاوێ دووری دڵ بێقەراورن بینایی دیدەم جەخەفەت تاورن سرێ خەو گرمەی هەورێ دووری دۆز وەفەناو بەردەن مەغز و ڕەگ و پۆز شەراورەی کرپەی ناورێ مەهجووری کردن وەقۆباور کۆگاوی سەبووری نەتاو قەت مندن نەتووی دەرووندا نەلێ لێ مڵیۆ وەلای مەجنوندا یەخوا و مردنی بۆوە میهماونم ئتر نەوینون دووری یاراونم بەڵکەم خەلاوسیم نەدەست دووریم بۆ بەڵکەم خەلاوسیم نەدەست دووریم بۆ بەو زوو خزامان نەشون وەکڵکۆ بەو زوو خزامان نەشون وەکڵکۆ ملم ملت و ملو اخ ملتنيات و منيو ملم ملت و ملو اخ ملتنيات و منيو بخوا خمو بجارو باوان شعور ويمانيو بخوا خمو بجارو باوان شعور ويمانيو كيفي من أي هوارجون هرشونيا أريشو كيفي من أي هوارجون هرشونيا أري أودي ضي مسل باوان من جويا خونيا أري أودي ضي مسل باوان من جويا خونيا ملم ملت و ملو اخ ملتنيات و منيو ملم ملت و ملو اخ ملتنيات و منيو بخوا خمو بجارو باوان مشعور ويمانيو بخوا خمو بجارو باوان مشعور ويمانيو يا معجزة يدوز مسيحي مريم إيشي دي ليوم يشوب مكوم يشوب مكوم أريد شيدي لاشن أي حواردي ضم بكيفا أريد شيدي لاشن أي حواردي ضم بكيفا أريدي لي بالإيشو باوان مدي لي أرحيفا أريدي لي بالإيشو باوان مدي لي أرحيفا ملم ملت و ملو أخ ملتنيات و منيو
ملت وملو أخملت ومنيو بخوا خمو بجارو باوانم شور ويمانيو بخوا خمو بجارو باوانم شور ويمانيو ئەگەر گەرەکما بوو بە تایبەتی سەر هۆرامانی اعتیاد و هۆرامانی قسەکردنی مشخصن معزل و اعتیادی بە بۆنەی ئانێوە پەیوەندیش هەنچەنی باقی معزلاتر مثلا هەم مەتاو متقابڵن معزل و بێکاری یان خوی کوشتەی یان نۆشیە دەرونیەکە یا ئەفزایش و فرەبیە و ئامارە و تەلاقی یا حەپا جۆرە فرەلوا و سنە و زەواجی نۆشیە دەرونیەکەی ئەینی متقابڵن تەسیری بسزاشە هەنجە سەرۆهینیوە متقابلش هەنجە سەر و ئاعتیادی و ئاعتیاد مەتاو سەرەویشاوە تەسیر بنیۆرە ئەویشەش تەسیرشا هەن و ئەنگیزە و پەرەسەندن ڕووبەردەی بەرەو مادە هۆشبەرەکە هینمەکریەوە جەلی مرۆڤەکانە دروستمەوە ئەگەر گەرەکما بۆ وەزیەتەوە ئەماری ئێرانی نەزەرە نەگەرمی حەپا جۆرە تەسیری متقابلش هەنجە هۆرامانە ینی نمەتاوی جیاشوەکەری چونکە ئاعتیاد معزەلیە جەهانین ینی جەدما و نەفتی و چەک و تەقەمەنیەکە سێوەمین سەرچاوە و ئابووری جەهانی هەن بەدەستەوە ئینەوە ینی بەدەستەوە مافیا بینوملەیەکی و مافیا دۆڵەتیەکە مثلا ئێران مافیا و کومار سپا پاسدارانی مشخصن بە پێ فاکتەرەکە کە موجودینی خەریکن قاچاق و مادە هۆشبەرەکە مەگەڕۆین ساڵانە 4200 کەسێک ئێران ما بە قوربانی مادە هۆشبەرەکە ینی حەجە ڕۆیەنە تقریبا 11.53 یا حدوداً 12 نەفەری وا بە قوربانی مادە هۆشبەرەکە گیانە ویشا جەدەسمە بە هۆ مەسرف یا هەر نوع مەسرفی کێشای بوو یا تەزریقکردەی بوو یا بەچەنی بێ بوو گیانە ویشا جەدەسمە ئامار و ڕسمی ئاعتیادی 1,500,000 کەسین تقریبا 500,000 کەسین و ئامارهایە تر هەنی کە ئاماژە بە 4 میلیۆنی مەکەرە بەڵام 4 میلیۆنی تا 7 میلیۆنی لا 7 میلیۆنی مەکەرە بەڵام بە بڕوا من مەتامی تا حدوداً تا ڕقمی 10 میلیۆن نەفەریش بنیامێرە پێی هینە فقط ئەغبانی کە هەنجە ئێرانە 2 میلیۆنی ئەلا 2 میلیۆنی و 200,000 نەفەری تووشوێ ماهەنی فقط ئەغبانیێنی و هەمیشە کۆمار و ئیسلامی ئامار یە دقیق جەسەر و معزلاتە کۆمەڵایەتیەکە یا خەسارە کۆمەڵایەتیەکە بە تایبەتی ئاعتیادی نمە بەرەوە بە تۆری مەساڵ میس نەشریە تەحقیقاتی اقتصادی خاوەنیانەی جە ساڵ 2005 میلادینە ئامار یا جەسەر و وەزیەت و بێکاری ئێرانی مەنووسۆ کە بێکاری 40% یا نرخە و تەوەڕۆم و بێکاری 40% جە ئێرانە 26 میلیۆنی مەگەروە ئینە جە ساڵ 2005 کە حدوداً جمعیەت و فرەجە کشوەری ژیانی دووسێومە و کشوەریش دەوڵەت و ئێرانیش دچار و فەقر اقتصادی کردن حتا ساڵ 2005 جمهوری ئیسلامی مەی بە پێ دەستگا ئاڕاگەاندنی هەنیش ئامار و نرخۆ بێکاری یا تەوەڕۆم و بێکاری 12% ئەعلامە کەرو مەبەستم فاصلە و بینەوە ئامارینە کە هەن و هەمیشە جمهوری ئیسلامی یا کۆمارە و ئێرانی جمهوری ئیسلامیە بەبوونەی ئانێوەکە سیما واقعیشە دەم و چاوە واقعیشە ڕوخسار واقعی و مەترسیدار و هەراسناک و نالە باشە کەمتر پێ دنیا و دەرەوە بوو پێ ئەفکاری عمومی و پێ مردمی شناسایی بوو هەمیشە ئاماریە کەمتر جە واقعیەتی ئێرانەوە ئاوی کێ بێ هەواڵ لەوای تۆ ئاورد بەختش بەرگەشت بۆ هۆشم وحشی کرد مڵیا ئۆشۆنە دڵ نە پنهاندا شفن ئسمی ڕەحیم وەشن ڕەحماندا کوترەکەی ئازاڵ حەریمە دڵ بیت دانەی مۆبەڵچین پێویڵ غافڵ بیت سەیاودی چەپگرت ئاخر فرسۆسن ناکاو دوورە ناوز دووریت وە دڵشن هەڵاو کزەی زاوم جگەرگۆشەی وێم مو ئاسا و ئایر هەر پێچ مەڵاو پێم ئێش زاومە سەخت
تویت ئاما پێشدا ئێش زاومە سەخت تویت ئاما پێشدا هەر ئێشن مزیەی کەفتەن و ئێشدا ویل تەنیا ئەیاوز محموود نەزانی من شەیدا تربێم پەرێڵ پنهانی بەڵام باوجە تیر باڵای قەزاوە پاڵ دێم وە قولەی قەڵای ڕزاوە تا بۆ سەفای بێگانە و خێشن هەر وەختێ بەرۆ بازماڵێ وێشن هەر وەختێ بەرۆ بازماڵێ وێشن هیجا فەڵک پەیبەختم کەس ڕەفتاری کرد هەناسەم چونتەم فەڵەگایی دیایی نەکۆ سارویێ کورە هەناسەکەم چونتەم ڕەفیقایی دیایی نەکۆ سارانێ ڕەنگ زێر یەکە و منی دیایی فەڵەگایی دووری یارانێ ئیگیان ژیانایی دێمایی دیسان فەڵک پەیبەختم من شانە مورەینێ زایرێ ئەوەبژەژ دیایی فەڵەگایی شەو بێغانەکێر تا فەڵک چەنی منی دیایی فەڵەگایی نەو بێغانە بۆ خۆڵێ بجەی نەبی دیایی فەڵەگایی هەر شکۆرانە بۆ گیان ژیانایی دێمایی ملي بحث و ئامارەکە کە بزانمی وەزیەت و ئاحتیادی واقعەنجە کۆمەڵگا و ئێران و کوردستان و بە تایبەتی جەهۆرەمانی نەچەندین کەف و سنی ئاحتیادی یا کەف و تەمەن و ئاحتیادی یا ڕێژە و سنیەکە وارترین هینێنێ تەمەنن زاڕۆڵی ئستفادە مەکەراجێ مادە هۆشبەرەکە یا مادە سەرکەرەکە 13 ساڵشانیانەرە ینی مەتامی واش من 10,000 زاڕۆی 13 ساڵی تەمەن و 13 ساڵی هەنی کە تووشی بینی پێی مەعزە لە کۆمەڵایەتیە و حتا چیرتر جە تەمەن و 13 ساڵیش پیانەیە ئەگەر حتا دایە یا دایوابە معموڵن بەیەوە مەسەر مەکەرابووە ئەگەر دایەکی کە زاڕۆیشمەوە حتا زاڕۆکە نامەندنیە هەنجە لە مۆدایەکیشەنە مادێ هۆشبەر مەسەر مەکەر و زاڕۆڵە جە لە مۆدایەچەنە تووشمەوە ئاپاهینیە ینی وابەستگی پەیامەکەر و بە پا مۆرفینیە یا پا هێروینە یا پا نوع مادە هۆشبەریە کە مەسەفش مەکەر و دایەکیش و هەممەی دنیا جە بیمارستانە بۆنیانی وەزنگەمان و مۆرفینش پەنە تەزیق مەکەرا ئەینا حتا زاڕۆیەکە هێشتا نامەندنیە هەن لە مۆدایەچەنە مەتانی واش بنش کە ئاتیا دەژن و ئینا ئامارەکە چاپ فرەکەم نیەن کە بە سورێت دقیق واشمی کە 13 ساڵین ئامار و کەفۆسنی ئاتیادی جە ئێرانە بەتی ڕێژۆ تووشپێی بە نۆشی ئایدزی یان وەیرۆس و HIV یاگی پایشتر و ئانۆشیوە زۆر ڕۆەنە زۆر دیارەنە وەفرە دیارەنە یاگەی پاو نۆشی تووشبیە یا گیرودەبیە یا ئاتیادی سەرە و نۆشی ئایدزیوە کە ئامارەکەش هەمیاو بە 40,000 کەسی تا ساڵ ڕابردووی کە ئاماژە شەپەنەکریابی جە تەلەفۆن نەهادە کاو یێنیوە مبارزە ئاپان نۆشیانە 40,000 کەسی ئاماژەش پەنەکریابی و حەپا جۆرە تووشبیەی بە مادە هۆشبەرەکە یا ئاعتیاد یا گیرودەبیەی گۆرەترین یا مهمترین پەروەندە و متەهەم و پەروەندە و لە شورشینجە کۆمەڵگا و ئێرانینە کە ئامارە و ئاژەنانە کە خەریکێنی لە شەوی شامۆرەشا پابۆنەوە کە تەسیراتێشە تووشبیەی بە مادە هۆشبەرەکە یا گیرودەبیەی بیەن میاو بە 1 میلیۆن کەسی فقط ژەنە لە فرۆشەکەی جە کۆمەڵگا ئێرانینە کە متەقابڵن بە تەسیری مستەقیمش بیان سەر و نوشی تووشبیەوە فەرماندە و ناجای واتە فەرماندە و گشتی نیروە ئەمنیەکە و هێزە ئەمنیەکە و کۆمار ئیسلامی ماچوو کە ئاماژە بە فرەبیەی 60% ئاشپزخانە یا ئۆپەراتۆرەکە و تۆلیدە و مادە مخەدرە سەنعەتیە محرەکەکە و
درۆسپیە و مادە هۆشبەرەکان مەکەڕوی ماچوو کە یارە ساڵ و ڕابردووینە 60% یاگەی یا ئەی مەکانی کە تۆلید مەکردەوە ئەی مادە محڕەکە سەنعاتی یا دروست مەکردەوە چنەشا فرە بێنوە هەپا جۆرە ئاماژە پەنەی مەکەڕ کە قیمەتە و ئەی محڕەکە سەنعاتی ڕەوانگەردانانە ماچوو کە 85% قیمەت و بەهاکەشە کەمترەوە بێن جەپاو یارە ساڵ و ڕابردووینە 130,000 نەفەری ساڵانە وە بە قوربانی مادە هۆشبەرەکە جە ئێرانە ئەینە هەر کار بەدەسەکە و خودە کومارە ئیسلامی جە ڕاگەیاندنەکە و سەر بە خۆ کومارە ئیسلامینە هێنش مەکەرە سەر بە کۆمارە ئیسلامینە ئی ئامارانە ئەلامەکەرە کە 130,000 هەرجە ساڵیانە ئیزافەمەوە بۆشە ئیزافەمەوە بە ئامارە و توشبیا بە نۆشی ئاعتیادی یا توشبێ بە گیر و دەبیە بە مادە هۆشبەرەکە بەڵام ئەگە ئێمە کەمیتر بنمەوە دماتەرەوە پێی ساڵ 1970 فقط مادە و هۆشبەرە و شیشەی یان ئایس یان متامفتامینیش کە نامێشتەنەمەوەرە 400 میلیۆن تمەنی بیان ئاچا وەختنا کە ئەیسە جە ساڵ 400 میلیۆن تمەنی قیمەت و 1 کیلوی مادە و هۆشبەرە و شیشەی بێن ئەیسە ئەگە تەماشا قیمەت و بەهایشەکەرمی مەوینمێ کە جە ساڵ 1993 ینی ئەمساڵ 900 إلى 1 ملیۆن تمەن ینی تقریبا 109 میلیۆنی ئی 12 ساڵانە کەمترەوە بێن واقعا یاگی ئانێنە کە بنیام تەمەرکۆز کردو سەر ئەی مۆزوعانە جا پێیانەیە کۆتایی بەروە پێی سوالێتە بە چاوگێرتەوە ئەی معزەلانە ئێمە مەوینمێ کە دقتکردەی سەر و ئەی ئامارانە کومارە ئیسلامی نەهێنی و مقایسەکردێشا چەندی دۆڵەتە کاوتەری و یاگەهایەتەری مەوینمێ کە بە نوعیە ئاگاهیە هەن ئەچی پەرسەندنە و مادە هۆشبەرانە کە بڕوا من دوی دانی بەژەوەندیرمەوە و کومارە ئیسلامی کە خەریکەن ئاگاهانە ئی معزەلیە پەنەمەوە دانیێجە بەژەوەندیەکەش بەژەوەندی اقتصادین و دانیێشە بەژەوەندی سیاسی وحبها جورا خود و معضلات کۆمەڵایەتیەکە و هۆکارە کۆمەڵایەتێکی و هۆکارە دەرونیەکیش سەر و پەرسەندنە و ئەی معزەلیوە معزەل و ئاعتیادی یا توش پێوە تەسیراتی متقابلش هەن بەڵام ئەگەر گەرەکمان بۆ بە گشتی و ئاماژە بە سەرەکیترین هۆکارە و پەرسەندنە و ئەی دیاردەیە کەرمی جەهۆرامان و کوردستانەنا سیاسەتە نالەبارەکە و کۆماری ئیسلامینی کە دوی دانی بەژەوەندی مەوروچەنەشە دانیشە اقتصادین و دانیشە مەتاو سیاسی بوو.
حبا جۆرە کە ئاماژەم کرد ئەگە بالملی وردەکاریەکە و بەژەوەندێکا و کۆمارە ئیسلامی جە پەرسەندنەوە ئەی مادە هۆشبەرانە بە تەفکیک وە ئاماژە هەم بە بەعدە سیاسیەکەش و هەم بە بەعدە ئابوووریەکەش یا اقتصادیەکەش کەرمی ئێمە ئەگە تۆجو کەرمی خەڵک و ئێرانی یا بەگشتی جە ساڵە و 1990 15 میلیارد دلاری هزینه مستقیم و غیر مستقیم شاپی مصرف کرده کشاو ماده هوشبرکه دن که بپی تخمین و کمالگان شناستکا ای اماره احتمالش هنج امسالنا سال 1993 بیاو با 18 میلیارد دلاری اینا جحال یعنی هن که نه هزینه مصرف و شوتی و نه هزینه مصرف و گوشتی و نه هزینه مصرف و لوازم آرایشی بداشتی که فراترین مصرف شهن جا کمالگاه ایرانینا امارکش هنمی آبی رقمیا روزنامه دانمارکی با قصه روزنامه دانمارکی ماچو که دولت دانمارکی سالانه 5 میلیون کرون دانمارکی یارمەتی جمهوری اسلامی مو پی آنیه که برنگار بو یا روبرو بو چنی ماده هوشبرکه حبا جورا ریپریو که نهادین مدافع و مافو زندانیکا جا بریتانیانا جا انگلستاننا ماچو که دولت بریتانیای حج سالو پارکینا یعنی 1992 34 میلیون پوند یارمەتی دولت ایرانیش دن با تماشا کرده اپی 34 میلیون پوندیا و 5 میلیون کرون دانمارکی که برابرن به 700,000 یوروی و حبها جوره ای یارمەتی که جه نهاده معتبره که دنیا نمیگیروشه آن نهادی رخراوی که پی برگیری مکراج پرسندن و ای نوشه کمالایتیانه ای اعتیادی موینمی که سالانه جمهوری اسلامی کلکی فرم میگیرو اچینه ئەم شەو مەینەتاون نەدەروون جەمن خێڵخاونەی کەیفم پڕجەما و تەمەن دیارن دووەی دووری زۆر کردن سوپای خەم و هەم هجووم ئاودن شنۆی ئارەزووی وەسڵەت زوهور کرد لافاوێ مەینەت کۆگای شادی برد هۆناوێ دەروون ڕیشەی گیان کەندن سەرمایەی تاقەت نەدەسم سەندن محاڵن ئیمشەو گیان وەڕۆ بەردن جارێتر تەواف ئاسا و نەشکردن یەخوا سەبووری و دڵ باوەری خەزانەی ئارام پێیم عەتاو کەری بەڵوەڕۆ بەرون و هەر حاڵ ئیمشەو کەرون زیارەت دەرگانەکەی ئەو بەڵوەڕۆ بەرون و هەر حاڵ ئیمشەو کەرون زیارەت دەرگاونەکەی ئەو سەر بنیە و وەخاک ئاسانەی دڵبەر بەو ئارەزووی دڵ گیان بەرشۆ وەبەر بەو ئارەزووی دڵ گیان بەرشۆ وەبەر ئەمدارەکەی سەرکەیەنە هەڵوێدەنە بێبوو ئەم یاری دوروێڵە هەڵوێیەنە بێبوو کوڕەمدارەکەی قەلەیەوە هەڵوێدەنە بێبوو ئەمدارەکەی قەلەیە هەڵوێدەنە بێبوو ئەم یاری کوونەیە هەڵوێیەنە بێبوو کوردستانی شنە ئەیسا ئەگە تەماشاکەرمی هەر کاربەدەستەکە و کۆمەرە ئیسلامی ئەکەسی بەتایبەتی هەنێجە سپا و پاسدارایینە فعالیت مەکەرا یا سەر بە سپا و پاسدارایینی حەجە شار و شارۆچکەکە و کوردستانە خەریکینی مادە محەڕەکە سەنعەتیەکە بەتایبەتی شیشە و کراکی دروست مەکەرا و تازەگیش بەرەو کۆکاین و خەریکینی من بە تازەگیش نەتم کە کروکودیلیش که روسیا و خلیکن می و خلیکن جمرزکا و آذربایجانی و وارد و ایرانی ما و ببونای نیزیک و کردستانی و شهر کردی که چنی آذربایجانی متى زودتر بیلی کردستانی شارکای نفسو سردشین تایسه چندین دانه اپراتور یا آشپزخانه یا ایاگی که تولید مکریو
مادە و هۆشبەر و شیشەی گیریانی وەشناسایی بێنێ پێ مردمی وحبا جورج نايسرنا كش عروشكن جا لو سنين خليكني أي هنيا أي مادة مخدرانة هن مجرا جا هر شارينا وحتى الدجايانا كفرق جوريني ومتى يبسو شعروشكن مشابري ودهستان جورانا جا هورامانا احتمالشن بزوي يعني جا 2 سال ترن تماشاش كلمي أبيشش أشبسخانة يا أوبراتور وتوليد أي مادة صناعية محركة شانة بينها بسو متهمی بسو دگا گوران بسو بساران و هرامان تخت و نوتشو اینانه تماشا کردم که متوا رجوع اعتیاد و ایناش لوان سر به هو سیاست و کسانه که هنی جسبا پاسداراینا و متوا برجواندی براج پرسندنو ای معزلینا و جا خرید و فروش و ای معزلینا يكم جوان مان استيش لبير مايا بتسع سواد قوت أخو بلي بوايا دستي منوتو يكي بقرت بايا شامان لجيانيكي دي هلينايا دي هلينايا نمزاني ديرويا مسادة بمسادة نمزاني ديرويا مسادة بمسادة وانزاني مالي دم بزلايتو آزادة وانزاني مالي دم بزلايتو آزادة عشقت زنجيرك أو ضل آزادم يسا أسيرك تنيا ينامويت كردو بها رازم كردو تهل بستي بودنگو آوازم عزيز بشيمانم هربو يتوانم يادي تو دربينم لهون رواكانم لهون رواكانم قرشق طوفانا دلي من دريايا قرشق طوفانا دلي من دريايا طوفان ميوانكا دريا دوينايا طوفان ميوانكا دريا دوينا قرشق طوفانا دلي من دريايا قرشق طوفانا دلي من دريايا طوفان ميوانكا دريا دوينايا طوفان ميوانكا دريا دوينا UNODC ماچوكا سالانا اعدامي كجائران مكريا 70% اعدامانا كجائران مكريا مرتبطني چني جرائم يا جرمو ماده هوش بركه يعني جسنا فرينا اكاسيكا اعدام مكريا جائرانا 70 نفريشا يا موادشا ورتن يا موادشا كيشان يا موادشا دروس كردن ويا موادشا اسن أبي شوار دليلة ما شو UNODC كان هادية مدافع أو مافو مروفين وفرم معتبريشن ونهادية بين المللين ونتوي كلت وكان اعتبارشن
ئاماژە پێی نییە مەگەر پێیانێ بتانێ زانمی ئەسنایی ئامارە جەتەرەف ئینە هادە معتەبەرە بینالملەلیوە ئێرا ئەبیەن ئایا واقعیت چەند سەرۆئی مرتبط بیە و ڕێژە فرە و ئەیدامەکە چەنی مادە هۆشبەرەکە ئێمە مەسەلە ئەگەر ئایدامی جە ئێرانن لە جەنزانە گرمێ یا جلی پرانتیزینە ئاماژێش پەنەکەرمی مەوینمێ کە هەم کۆمار و ئیسلامی هەم قانون و یاسا شەرعی و دۆڵەتیەکەن یان شەرەپی ویش هەمانەیە نەقسمەکەەوە سەر و ئادامی و هەم هینەکاو بێنملەلی یاساکاو بێنملەلی هین مەکەرو بە پێی جارنامە و گردردون و مافۆ مرۆڤیە کە تەسویبیان بە پێی ئاینامۆ جەهانی مافۆ مرۆڤی بە پێی مادۆ پەنجی تەبسەرۆ دوی کە نمە هیچ کەس ئادامی لەغوە مەکەرۆ و ئەشکەنجر حتا لەغوە مەکەرۆ ئەمە ئەقاملەنانە جل چیرە و لەغوە مەکەرۆ نەقس مەکەرۆ و هەم یاساکە ویچش و ئینە هادیچە زۆر ڕاحەت میا هین مەکەرە زۆر ڕاحەت میا ئاماژە بە ڕێژە و زۆربیە ئەدامەکە مەکەرە و نمیا لێکدانەوەیە لێ پەرانتزینە بیا شیشوەکەرە پێ مردمیە کە ئەدامی پەچی مەکریە و فقط زۆر ڕاحەت بدونیانەیە کە ئەی ئەدامانە محکوم کەرا ئەی نەهادە معتەبەری بسە یوێن ئۆدیسی نەهادیە و دژایەتی چەنی مادە هۆشبەرەکە و سازمانە ملەلی ئەمەش شاپەنە مەکەرو بەپێی مسەوبە و شۆرا ئابووری کۆمەڵایەتی سازمان و ملەلی تەبسەرۆسی ئامن کە ئایدامکردەی نقص و حقوق بشرین و لغو مکرو و محکومش مکرو اعدام کرده و حتی جوره بپی اساسنامه خود و کمر اسلامیش قانون و مجازات و اسلامی تبصرو یکی امن که اکسی که چیرو تمنو شرعیینه نمو اعدام کریا و هر بپی یاسا و مجازات و اسلامیه تبصرو مادو دوی تبصرو 1910 امن که اکسی که تمنو شرعی کناچه 9 سال شمسی برانبر با یا روجیاری برانبر با 8 سال و 9 مانگی و 24 روی قمرین و حتی جوره تمنو شرعی کرا 14 سال 15 سال شمسی یا روجیاری یا هتاوی برانبر بن 14 سال و 9 مانگی قمرین و ای تمنى شرعيشن يعني أنا بيويش كسية كأشي تمنى شرعية جويج مجروها نمو إعدام كريو مجازات كريو وبزار الله حسمه بلام أكسية كحتى بيونديش عن وأزار ركبوني ملا مواد مثلا بلا بيدا وبابا توجبو كيشا يا معتادة كيشا هين مكرا مجروشا وتايسة چندين دانا كسي زارولي كا تمنو شرعي شاجيوي جرتن وبقاونك ويشا اعدام شا مكرا ويسب برجو اي ارتباط بونا اي برجو عند سياسي وكمال الاسلامي دقيقا جشكو ومجرو اقبتورو خلاصي اما جش منكرو كمال الاسلامي ما تشوف دولة اوروبيانا كاجر اما بيمي اي بابوني همرزبيو إيراني وشني أفغانستاني كأفغانستان بنكو خشخاش وتوليد ومورفين وترياجين وحب هجرة بابوني همرزبيني شو شني تركيا كتركيا خليك ملو لي نها رخلاء أوروبية وملو لي قارة أوروبية وزور وشنو أويرا بابوني يعني وكمتاو جترقة تركيا و ماده هوشبری که آمین ایران از افغانستان و زور راحت پربسانه به هینکا بلولیک شورای اروپایی که و اویشاج دوچارو این معضله تکاملایتی کرده. بلام اویشاج بونه یعنی و هم یارمتیج ما و هم انگشت سر و رجوع اعدامانه که مکریو بونه جرم ماده هوشبری که و زور راحت علامش مکرده. بلام واقعیت آنه که کمار اسلامی أكسي كفعالية سياسية يا شالاكوان يا مدنية ببوني أنا وكسيماء رسانيشانيا كم تربى الدنيا دروا وأفكار عمومي ومردميش ناس يعني مارو ببوني أنا و نش ناس يعني توري خلاصة أما كان مك دولته إيراني شب برجوانديش هني جا مورو أشي برجواندي سياسي مورو أشي برسند نو ماده هوش برانه يا فلبيه ماده هوش بركة جو كمالجانا إما تمشى كمي أكسي
بە تۆجوب ها ئەماریە کە UNODC ئاماژەش پەنەکرد کە 70% ئەیدامەکە و ئێرانی وەجە کوردستانە مەکریا ئەدامی کە تاسەر و ئێرانی مەکریا بەگشتی مرتبطن جنی جرای مادە هۆشبەرەکە مەوینمی کە ئاکەسی کە سیمایە فعالیە سیاسیێنێ یا چالاکوانی مەدەنیێنێ و سیمایە ڕسانەییشانیێن و کەمتر بە دنیا و بیرونی و خارجی و ئەفکار عمومی شناسیێنێ زۆر ڕاحەت مارۆ بە تومەت و مادە هۆشبەرەکە جەزیندانەکانە ئەیدام شامەکەرەوە و سێدارە شامە و ئەینا بەداخەوە کاس یەکەمی چ نییە ڕسانەکانە بۆ من هاسە مەزان و کەمەشۆ ئەینە زوم کردیەوە سەرەوە ئینەیە کە هەر ئەیدامی جێ ئێرانە مەکریە و بە نامی مادە هۆشبەرەکەوە جە قەڵەمژما ئینا احتمالشن پاسن و کەس فعالیە مەدەنی بوو و ئەمانە غێر واقعیە نمێریا بەروە بە کۆمەلگا و جەهانی. وەشبەختانە ئاپە جۆرە کە باید و شاید بە پیاو ئانێرە کە جە شارە گۆرەکە و ئێرانە و حتا باقی شارە مەرزنشینەکانە کە جە ئێرانە هەنێ خەڵکو هۆرەمانی کەم ئاگاهانە بەرخورد مەکەدا چەنی ئەی مۆزوعە دروستن ڕێژە ئەتیادیش هەنجە ئێرانە هۆرەمانە بە فرەی و بە زۆری وەوجودن ئینە ئینکار ناپەزیرن کە واشمی ئاتیاد یا گیر و دەبیە نیەنجە هۆرەمانە بەڵام وەشبەختانە بەرخوردی ئاگاهیانە چەنی ئی مەسەلەیە مەکریە و تا ڕادەیە ئەی چنگە ساڵە ڕابردوویە یەرە 4 ساڵە یا مەتامی حتا تا 5 ساڵی ڕابردووە ئاماژەش پەنەکەمی ڕەوەندیە سعودیش بێ ینی خەریک بێ بە سرعەت فرەوە بێ ڕێژە و ئاتیادی جە هۆرەمانە ئەویش بە پادەی لە بێ کە ئامارە بە دوواداهات و مەترسی و خەتەرەکە و ئامادە هۆشبەرە سەنعەتیانە کە هێشتا نەشناسیای بێنێ پێ مردمی و مردم زۆر ڕەحەتر پەرەسەنی بە پێی ئاتەبلیغاتە منفیە و مافیایانە ئاتۆڕە قاچاخە بینالمللی و ناوخۆیەکە و مادە هۆشبەرەکە و تەبلیغاتەکە و جمهوری ئیسلامی پێ نابودکردە جوانەکە و بە هەدەف و نابودکردەی و یا پاهدەفیە کە ژیان و مرۆڤایەتی خەڵکیە گێرۆ چەنەشە ڕادیە تاواش هینکەرەوە ئەی سیاسەتە نالەبار و ناشرینە و دژە مرۆڤانە ویشە بەروەروە بەڵام ئەیسە کە خەریکن بە دوواداهات و مەترسیەکە و خەتەر و زەرەر و ئامادە هۆشبەرە خەتەرناکانە بسە و شیشە و کراکی مەشناسیەوە پێ مردمی شۆن و ئەی چنگە ساڵێرە مردم دیێنش ناو جەدوەلەکانە جەلی باخەکانە کە ئاکەسی کە مادەی هۆشبەر شاکێشان یا شیشە شاکێشان یا تریاک شاکێشان یاوانی بە کۆگە بە دیە و ئەینەیە بە دیە و عاقیبەت و ئەی جوانانە پێی باقی مردمە هۆرامانی شناسیان ئەینا و مەتامی 2 ساڵی ڕابردووینە یا حتا 1 ساڵ و نیم و ڕابردووینە خەریکن بە وردی کەمتر وەمەوە ئەینا و تەسیرات و ڕێکخراوە مەدەنیاچە بیەن ئافعالە مەدەنیانە بیەن چالاکوانە مەدەنیە کە سەر و تۆڕە کۆمەڵایەتیەکەوە تەبلیغ مەکەرە پەیوەندیشە هەنیجە خارج و کشوەری چەنی
ناوخۆ هۆرامانی و حەپا جۆرە ئا بەرنامەی کە جە تەرەفە و ئا بەرنامە تەلەڤیزیۆنیە حەبسەوە ئەی بەرنامە ئورمونیە کە سەر و ئەی مەعزەلاتە کۆمەڵایەتیانە کارمەکەرە زۆر تاوانش ئاگاهیە فرە بەخش و بە خەڵکە هۆرامانی وەڕێژە و ئاتیاد و هۆرامانی کەمترەوە بێن ینی هەرچەند زۆرتە نەوێن بەپێ ئاسیاسەتە سەختانە کە ئاسیاسەتە دژە مرۆڤانە بە سەختی کارمەکە و سەرشاوە جمهوری ئیسلامی کەمترەوە بێن و خەریکەم ڕوو بە کەمی مەلووەش بەختانە ئانە کە دایە و بابەکە و جوانەکە و ئێمە جەهۆرامانە چەنی مەشو بەرخۆردکەرا چنی ئەی معزەلیە وە بتاوایی خەسارە کۆمەڵایەتیە جلی زاڕۆڵەکاشانە دەرو هەمسایشانە وەلی کۆمەلگا هۆرامینە کەمۆکەرە گرنگترین مهمترین حرەکەت یەکەم ئەچی زەمینە ئەنجامش بە ئاگاهی بەخشیێن بە جوانەکەشە ینی بە ئاگاهیە کامڵەوە بەرخۆردکەرە چنینەیە معزەل و ئاحتیادی پشناسا و تعریفش کەلا پێی جوانەکەشە کە ئەسڵەن ئاحتیاد چێشن